ڕەوشی ڕانیە چۆنە لە ئێستادا؟ بەڵێ سڵاو لێ بشوان دیارە چەند خولەکێک بەر لە ئێستا لەلایەن لیژنەی ئەمنی ڕاپەڕینەوە پەیوەندی پێ بکرا لە ئێستادا ئەو لیژنەیە بڕیاری داوە کە لە کاتژمێر بۆ ماوەیەکی ئەمڕۆ بڕیاریدا بۆ ماوەیەکی لە کاتژمێر حەوتی ئێوارەوە تاو بەرەبەیان داخڵبوونی داخڵبوونی ئۆتۆمبیل بۆ ناو ڕانیە قەدەغە دەکرێت بەڵام لە حاڵەتێک بەڵام بۆ حاڵەتی نەخوازرا و جیاوازە بەڵێ شوان سەبارەت بە خۆپیشاندانەکان لە بەرەبەیانی ئەمڕۆ تاوەکو ئێستا هیچ خۆپیشاندانی لە ناو ڕانیەدا ڕوونەداوە بەڵام من ئێستا لە ناو بازاڕی قەزاکەدا ژمارەیە گەنج لە ناو بازاڕی ئەو ڕانیەدا کۆبوونەوە بەڵام هێزێکی زۆری ئەمنی لە ئاسایش و پۆلیسی بەتایبەت پۆلیس لەوە چالاکە مەدەنیەکان کۆبوونەوە بەڵام تا ئێستا هیچ خۆپیشاندانێک ڕووی نەداوە. بەڵێ سپاس بۆ هەنگاو محەممەد پەیامنێرمان لە ڕانیەوە.